یاسای ژمارە یەکی ساڵی 2020 کە لە کوردستان بەرکارە و کاری پێدەکرێت جێبەجێ دەکرێت لەسەر ئەو کەسانەی کەوا بازرگانی دەکەن بە مادەی هۆشبەر یاخود بەکاری دەهێنن بە مەبەستی کەسی بەڵام بە شێوەیەکی نایاسایی چونکە گەرمەفهومی مخالف وەربگرین دەشکرێ بە مەبەستی کەسی بەکار بهێندرێ یاخود بازرگانی و کڕین و فرۆشتن و هاوردە و هەناردەشی پێوە بکرێت و بشگوازێتەوە بە شێوەیەکی یاسایی ئەتیادیە بەڵام پێویستی بە مۆڵەتی وەزارەتی تەندروستیە کە مۆڵەتەکە بۆ ماوەی 1 ساڵە لە نێو مۆڵەتەکەشدا ئاماژە دەکرێت کە کەمیەتی ئەو مەوادە هۆشبەرەی کە داوا کراوە لەلایەن ئەو کەسەی کەوا بەکاری دەهێنێت بۆ نمونە کارگەیەک وەکو کارگەی دەرمان پێویستی بە مادەی هۆشبەرە بەشێک لەو داو دەرمانەی کە دروستی دەکات پێویستی بۆیە کە بە شێوەیەکی یاسایی ڕسمی مۆڵەت وەربگرێت و ئەو مەوادە مخەدیڕە کە هاوردە دەکات بوو نمونە لە دەرەوەی وڵات بەکاری بهێنێ و کارێکی ئاسایی و ڕێگە پێدراوە. هەر لەو یاسایی کە باست کرد لە چ کاتێک قەدەغەی کردووە یان ڕێکی خستووە بۆی کە ئەو مادە هۆش بەرانە بەکار بێت و یاخود قەدەغەی کردووە بەکار بێت هەر لەناو ئەو یاسایە هیچ ڕێخستنێکی وای کردووە؟ بەڵێ ئێمە لە بەردەم دوو حاڵەتین بەکارهێنانی مادەی هۆشبەر یان بە شێوەیەکی یاسایی بازرگانی پێوە دەکرێت هاوردە و هەناردەی پێوە دەکرێت وەکو کە باسمان کرد پێویستی بە مۆڵەتی وەزیری تەندروستیە مۆڵەتەکە بۆ ماوەی 1 ساڵە بەڵێ باشە لە نێو مۆڵەتەکە ئاماژە دەکرێت بەو کەمیەتەی کەوا کەسی داواکار بە هاوردەکردن یاخود هەناردەکردن و گواستنەوە بەکارهێنانی ئەمادەی هۆشبەر داوای دەکات و وەزیری تەندروستیش دەتوانێت لەو بڕەکەمی بکاتەوە کە کەسی داواکار مەسەڵەن خاوەنی کارگەیەک داوای کردووە بۆ دروستکردنی هەبوو دەرمان لێرە بە شێوەیەکی ئاسایی ئەوە دەچێتە بابی گواستنەوە و هاوردە و هەناردە و هیچ کێشەیەکی نیە ئەگەر مۆڵەتی وەرگرت کەواتە هەر لەو یاسایە ڕێگەی بۆ کەسی داوە کە بازرگانیش پێ بکات بەبێ ئەوەی تووشی هیچ سزایەکی یاسایی بێت هیچ کێشەیەکی یاسایی تێدا نیە.